تماشاوانین هیجام هر لانقره دمینن جان آجون آنالیسی تینک تانک سیتای شهر زایر روجلاتا ناوینج انقره میوانی من سلاو بوته بریز آجون بریز آجون نها دست بکیده توازم بزانبم هم امریکا جالی پنتاگون و جالی وزارت داره و هم روسیا نونری پوتین بو سوریه الکساندر لاورنتیف هر وها وزارت درویجی دلگرانی خبر هم بری اپراسیونات ترکیه تینن زمان گلول گورا باوریات ترکیه دکاری اپراسیونین خبر دوام بکه ایریشنا بجاهی بکه بسرکو اف هردو زلهیزین جهانی نلگلوی یکینه بله سلاوتان لبه ئێوارەتان باش دوای تەقینەوەکەی شەقامی تەقسیم بێگومان تورکیا دەستی کرد بە ئۆپەراسیۆنێک بۆ ئەنجامدانی توڵەسەندنەوە کە ئەمە ئۆپەراسیۆنێکی ئاسمانی بوو بەڵام لە بنەڕەتدا تورکیا لە سووریا هەم لە دوی ڕۆژئاوادا و لە دوی ڕۆژهەڵاتیشدا بێگومان ئۆپەراسیۆنی هاوشێوی ئەنجامداوە بۆ بەلاوانانی تیرۆر. Şunu tabii ifade etmek gerekiyor. Pêwîst e em bilêm Türkiye temelde ulusal Türkiye li binêrda giringî bە ئاسایش نیشتیمانی دات و پێی وایە کەوا مەترسی هەیە لەسەر ئاسایش نیشتیمانی بە تایبەتی کۆنتڕۆڵکردنی پێدا لە سووریا لە باکووری سووریا و بێگومان بەکاری دێنێ وەکو بنکەیەک هەر لەو سۆنگەیشەوە سەرۆکۆما ڕەزب تایب ئەردوغان بێگومان زۆر بڕیاری خۆیدا بووکەوە ئۆپەراسیۆنێک ئەنجامدات و لە هەمان شێوە وتەی واشی هەبوو بۆ ڕایگشتی دواتر پوتین هاتە نێو قۆراغەکە و بێگومان هەوڵی ئەوەداکەوە دانوستانێک دەست پێ بکە لە نێوان تورکیا و سووریا بەڵام ئەم قۆناغا ڕاوەستە ئێستا دوای تەقینەوەکەی ئیستانبول و دوای سەردانەکەی کارکەمش لە دیلۆک بێگومان ئەم ئۆپەراسیۆنە بووە شتێکی گشتگیر ئێستا تورکیا دەستی بەهێزترە لە سووریا و بێگومان کاتێک سەیری لێدوانەکانی رووسیا و ئەمریکا دەکەین وا دەبینیکەوە کاردانەوەکانی ئەم وڵاتە کەمترە لە بەبراورد ئەوانی پێشوو چونکە شەڕەکەی ئۆکراین نەبووەتە هۆکارێکی گرنگ و تورکیاش بووەتە ئاکتەرێکی سەرەکی بە تایبەتی لە بواری هەناردەکردنی دانەوێڵە و هەوڵەکانی بۆ دانوستاندنی نێوان ئۆکراینە و رووسیا بێگومان تورکیا ڕۆلێکی بەرچاوی هەیە بە تایبەتی لە دەریای ڕەشیش بۆیە ئەمریکا و رووسیاش پێویستیان بە تورکای هەیە بێگومان ئەمەش دەستی تورکیا لە سووریا بەهێز دەکات و زیاتر سنگفراوانی دەکات لە ڕوودانی هەر هێرشتیۆری بێگومان تورکیا ئەگەری ئەنجامدانی ئۆپەراسیۆن لایەن تورکیاوە زیاد دەبێت. برێزا ژۆن تو دبێژێک و پێویستیە مۆسکۆ و واشنگتنژی تورکیا هەیە بەس هەردوو دەولەتژی داخوایانیên خۆی فەرمیدە داخوایانیên خۆی ڕسمیدە لە دژی vê ئۆپەراسیۆنی هەلوەستی وەردەگرن بەلێ دیتناتە بگرن. بێگومان هەردوو وڵات لە ئەو سەترەنجەی کەوا لە سووریا هەیە لە بارەی سوودەکان ئەنجامدانی ئۆپەراسیۆنێک لەلایەن تورکیاوە بێگومان بەدڵی هەم رووسیا هەم ئەمریکا نابێ لە ڕۆژهەڵاتی فورات بێگومان هەوڵێک هەیە چەترێک دروست بکرێت کە چەترێکی ئەمن و ئاسایش بێت بۆ ئەوەی ڕێگری لە هەر هێرشێک بدرێت لە ڕۆژئاوای فراتیش بە تایبەتی لەگەڵ هاوپەیمانی حکوومەتی سووریا بێگومان هەوڵێکەیە بۆ بەدەستخستنی کۆنتترۆلەکە و بەدەستخستنی هەموو ئەو خاکەی کەوا بچێتە نێو ڕژێمی سووریا و بەلاوانانی ئۆپۆزیسیۆن بەڵام وەکو وتم کاریگەری سەربازی تورکیا لە گۆڕەپاندا بێگومان بە بەراورد لەگەڵ ڕابرد و زۆر بەهێزتر بووە پێویستە ئاماژە بەوە بدەم و تیشک بخەمە سەری کاتێک تورکیا ئۆپەراسیۆنی ئاسمانی ئەنجام دەدا لە ڕابردوودا ئەمریکا کاردانەوەی زۆر بەهێزە بوو بەڵام ئێستام کارداناوانە گەر سیر بکەن وەک پێشتر تونتر نییە بێگومان شەڕی ئۆکراینە
شەڕی ئۆکراینە کاریگەرێکی زۆری هەیە و لە داهاتوی رووسیاش لە داهاتوی سووریاش بێگومان شەڕی ئۆکراینە زۆر کاریگەری هەیە گەر ئاگادار وەکو ئەوە هەموو ئەو سەربازانەی خۆی لە سووریا ڕاکێشا بوو ئەمریکا هەموو هێزەکان خۆی لادەم بۆیە لە ڕووی سەربازیەوە کاردانەوەیکی نییە بەرامبەر بە تورکیا کاتێک باز لە ئەمریکا دەکەین لە ناوچەکانی تەرەفعات و منبیز بێگومان ئەم ناوچانە بۆ ئەو زۆر گرنگ نییە زیاتر ئەوەیە ڕۆژهەڵاتی فراتە وەک ناوچەکانی دەیر زۆر بۆ ئەمریکا زیاتر گرنگە لە ڕووی تورکیاشەوە بێگومان تورکیا دەوێت هەموو ئەم کاردەناوانە بکاتە ژێر کۆنتترۆلی خۆی و ئیرادەی سیاسی تورکیا و بڕیارەکانی سەرۆک کۆمار دەبێت هۆی ئەوەی کەوا تورکیا دەتوانێت پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەمریکا و سووریا پشت پێی بەستێت بەێ برێز ئاجونها تورکیا ئەگەرە ئۆپراسیۆناخوا هەر جار تورکیا دەبێژێک و ئەم ji بۆی پاراستنا یەکیتیە خاکە سووریە و عێراقی دکن بەس هەردوو دەولەت jî naxwazin ku Tirkiye operasyonel welatê wana pêk bîne Sûriye jî divê derbarê de daxuyanî de duhî Serokvezîrê Iraqê Mihemed Şûîa Sudanî jî ev daxuyanî da ku naxwazin Tirkiye operasyonan li ser xaka wana pêk bîne dîtina te nirxandina te bigirim بێگومان لە بەرامبەری ئێمەدا سیاسەتێکی ڕاستی هەیە بەداخەوە لە عێراق و لە سووریا لە ڕووی یەکپارچەی دەوڵەتەوە خاوەن لاوازیە واتە دەسەڵاتداری بەغدا و شامیش ناتوانن بە شێوەیەکی تەواو دەسەڵاتداری خۆیان لە سەرزەم وڵات پەسەند بکەن و بچەسپێنن لە عێراق و لە سووریاشەوە بێگومان مەترسی هەیە بۆ سەر مەترسی تیرۆر هەیە بۆ سەر تورکیا بە تایبەتی لە هێڵی سنووری لە تەڵڕەفعاتەوە تاوەکو مالکیە پەکەکە و یەپەکە کۆنتترۆلی هەیە لەوێ بێگومان دەسەڵاتداری حکوومەتی سووریا و دەسەڵاتداری عێراقیش ناتوان کۆنتترۆلی بکەم بۆیە تورکیا بە پێی 51مین مادەی نەتەوە یەکگرتوەکان زارنامەی نەتەوە یەکگرتوەکان ئۆپراسیۆنی سەربازی ئەنجام دەدات لە چوارچێوەی ڕێزگرتن لە یەکپارچەی خاکی سووریا و خاکی عێراق بێگومان دەیەوێت هیچ مەبەستێکی نییە داگیرکاری بکات بەڵکو ئامانجی بنەڕەتی ئەوەیە لە پەکەکە ڕزگار بێت و ئاسایشی خۆی بپارێز و ئارامی و ئاسایش بۆ هەردوو وڵاتیش بگەڕێنێتەوە کاتێک سەیری عێراق دەکەین سوپای عێراق لە باکوور کاریگەریەکی وەهای نییە ناتوانێت هیچ هەوڵێکی نەداوە بۆ ئەوەی پەکەکە لە ناوچەکە دەربێنێت چەندین جار تورکیا حکوومەت تورکیا هۆشداری بە حکوومەتی عێراق داوە بۆیە ئێستا سوپای عێراق لەگەڵ هەرێمی کوردستان بە شێوەیەکی هاوپەیمانی ئۆپراسیۆن ئەنجام دەدرێت لە سووریا شتێکی دیکە هەیە نەخشەیەکی دیکە هەیە بەڵکو یەک لە سەرسەی وڵات لە ژێر دەستی پەکەکەیە لە سەدا هەفتای وزە هەر لەو ناوچەیە لە ژێر کۆنتترۆلی پەکەکەیە حکوومەتی سووریاش لەو بارەوەی کۆنتترۆلی نییە لەم ناوچانەوە بۆیە بێگومان ئەوانیش ناڕەحەتیان هەیە و لە هەمان کاتدا خاوەن هێزی سەربازی نین بۆیە وەکو دفاکتۆیەک ئەم دۆخەیان قبول کردووە بۆیە تورکیاش مافی خۆی مافی بەرگریکردنی لە خۆی لە چوارچێوەی 51مین مادەی بە ئەنجامدانی ئۆپراسیۆنەکان لەوێ ئەنجامی دەدات برێز جاناجون گۆرا باوەریاتە هەفدیتنە هولوسیاکار لەگەل فلایەک بالیۆزی ئەمریکا لە ئەنقەرەیە هەروەها پەیوەندیە تەلەفۆنی لەگەل سەرگەی شۆیگو ji بۆی وەرگرتنە دەستورێکی دەرباسبوونە عێریشەکی بەژاهیە تو چاوا دەنرخینە تورکیا پێشتریش لە سووریا ئۆپراسیۆنی سەربازی ئەنجامدا بوو لە چوارچێوەیەکی دیاری کراودا هاریکاری هەبوو لەگەڵ رووسیا و ئەمریکا بۆ نمونە سڵای زەیتون لە عەفرین بێگومان لە ئەنجامی ڕێکەوتنی نێوان رووسیا و تورکیا ئەنجامدرا بوو دواتر لە تەڵابیەد و ڕەسوولەین پەیوەندی لەگەڵ ئەمریکا هەبوو سەرڕای ئەمەش ڕوبەڕووی ئەمریکا بووەوە چونکە ئەمریکا
ڕەزامەندی لەسەر ئەم ئۆپەراسیۆنە بوو، بەڵام ئۆپەراسیۆنەکە ئەنجام درا و تورکیا ڕوبەڕووی ئەمریکا درا. ئێستا تورکیا لەگەڵ رووسیا و ئەمریکا و ئێران لە گۆڕەپانێکدا بێگومان هاوپەیمانی و هاریکاریان هەیە لە دژی پەکەکە لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکان لە دژی پەکەکە. بەڵام گەر ئۆکەی یاخود ڕەزامەندیش وەرنەگرێت لە وڵاتانە بێگومان ئێستا دەیەوێت ئۆپەراسیۆنێکی وشکانی ئەنجامدات لە ڕووی سەربازیشەوە. کاتێک تەماشا بکەین دەتوانین بڵێین دەستی تورکیا لە گۆڕەپانەکەدا زیاتر بەهێزە لە چوارچێوەی ئەو تەقینەوەی کە لەوا تەقسیم ڕوودا و دواتر هێرشەکەی کارکامش لە دیلۆک تورکیا لە نێوەندی نێوەدەرچیش دەستی بەهێز بووە. بۆی لە قۆناغەکانی داهاتوودا پێم وایە تورکیا ئۆپەراسیۆنێکی وشکانی ئەنجام دەدات. بله سپاس بوده جان آجون انالیست تینک تانک سیتای شارزای روجلاتان اوینش انقره میوانیم